هەر کەسی قسە زۆر بکە براکانم هەڵەش زۆرەکە. ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ احفظ لسانك أيها الإنسان لا يلدغنك إنه ثعبان كم في المقابر من قتيل لسانه كانت تهاب لقاءه الأقران. ئیمامی شافعی ئەفەرمێ زمانی خۆت بگرە ئەی ئینسان با پێتەوە نەدا بەڕاستی لە ئەژدیها خراپترە زمان ئەگەر پێتەوە بدا. چەندین خەڵکەیە ئێستا لە گۆڕستانەکانان یعنی مردوون کوژراوی زمانی خۆیانن کاتێ لە دنیا بوون چەنەها پیاوی زیرەک و لێهاتوو لیان نەترسا بەڵام بەهۆی زمانی خۆیان و ئێستا کوژراون وهان لە قەورسانەکانە. زمان زۆر خەتەرە برا بە ڕێزەکانم. ئەو تاوانانەی کە بە زمان ئەنجامەدرێ بەڕاستی هیچ لە تاوانەکانی تر کەمتر نییە. هەندێک لەو تاوانانە کە بیخەمەوە یادتان جمێن قسەی پیس قسەی ناشرین باسکردنی ناموس و شەرەفی خەڵکی بێری لێ بکەیت و ئەمانە کەم نین هەمووی لە تاوانە گەورەکانن کە لە قورئان و لە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قەدەغەیان لێ خراوە. قسەکردن لە شتێک کە پەیوەندی بە تۆوە نییە چەندین کێشە دروسە بێ بەهۆی ئەمەوە. مجادلە و بربەرەکانیە و دەمەقاڵە و لەسەر شتی بچووک شتی پڕوپوچ فلان وایوت فلان کەس وایوت فلان ڕئیس حزب وایوت فلانە کەس وایوت ئەمە کێشەی گەورەی لێ ئەبێتەوە. زۆر گاڵتەکردن خەڵکانێک پیشیان هەر بۆتە گاڵتەکردن. گاڵتەکردن ئەگەر کەم بێ و ڕاست بێ و درۆی تیانە بێت دروستە بەڵام ئەگەر زیاد لە حەدی خۆی تێپەڕی کرد بەڕاستی ئەبێتە بەڵا بۆ خاوەنەکەی و بۆ خەڵکانی تریش. گاڵتەکردن بە خەڵک قەشمەریکردن بە خەڵک غەیبەتکردن کە بە عەرەبی پێ ئەوترێ غیبە کە بەڵایەکی بەربڵاوە لە ناو کۆمەڵگای ئێمەیە دوو زمانی قسەهێنان و قسە بردن هەڵدانەوەی نهێنی خەڵکی یعنی بیری لێ بکەنەوە ئەمانە چەندێ موسیبەتی لێ ڕوئەدا لە ناو ئەم کۆمەڵگای ئێمە. بڕۆنە مەحکەمەکان ئەیبینن درۆ دەلەسەکردن ئەمانە هەمووی تاوانێ لێکن بە زمان ئەنجامەدرێن. خۆشەویستەکانم هیچ سوودێکی نییە عیبادەتێک نوێژێک ڕۆژویەک حەجێک زەکاتێک ئەگەر بێت و زمانی ئینسان ڕاست نەبێتەوە. ئەو کەسانەی کە نوێژ ئەکەن و زمانیان خراپە بەڕاستی نوێژەکانیان هیچ سوودێکی نییە. ئەگەر ئەڵێن بەڵگەت چییە هەندێ بەڵگە ئەخەمە ڕوو بۆ جەنابتان. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیح ئەفەرمێ ئایا ئەزانن مایە پوچ کێیە؟ پرسیاری لە مسلمانان کرد مایە پوچ ئەناسن ئەزانن کێ مایە پوچە؟ وتیانەی پێغەمبەری خوا ئەوەیە کە دۆلار و دینار و ئەمانەی نەبێ ینی پارەی نەبێ لەو زەمانە پارەی ئەو زەمانە دینار و درهەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی نا مایە پوچ ئەوە نییە من باسی مایە پوچی لای خواتان بۆ ئەکەم ئەو کەسانن کە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم نوێژیان هەیە ڕۆژویان هەیە زەکاتیان هەیە بەس دێنە حوزوری خوای پەروەردگار جمێنیان بە فڵانە کەس داوە بوختیانیان بۆ فڵانە کەس هەڵبەستووە ماڵی فڵانە کەسیان بە نەحەق خواردووە دایانە لە فڵانە کەس یعنی خەریکی ئەم گوناحانە بوون جا ئەوانە دێنن لە چاکەکانی ئەو کەسە ئەدرێ بە ئەوان بە خاوەن حەقەکان دانە چاکەکانی ئەڕواو ئەدرێ بە ئەوان تا لە ئەخیرە چاکەی نامێنێ. ئەمە نەخراپەی کردووە بە زمانی بە ئەندامەکانی لاشەی چاکەی نامێنێ کە چاکەی نەما چی پێەکەن مایە پوچ بوو کابرا ئەمجا لە خراپەکانی ئەوان هەڵەگرن ئەیدەن بەسەری ئەوە. ئەمە مایە پوچە لە ئیسلامە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ حەدیثەکە لە ئیمامی موسلم ئەیگەڕێتەوە حەدیثێکی تر هەر وەکو بەڵگە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەی ئەو کەسانەی کە بە زمانتان خۆتان بە ئیماندار ئەزانن بەڵام ئیمان نەچۆتە ناو دڵتانەوە غەیبەتی مسلمانان مەکەن. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم یا معشر من آمن بلیسانی یعنی کەسانێک بە زمان و تویانە ئیماندارین بەڵام لەولاوە زمان و دەست و ئەندامەکانی تیان بەرەڵا ئەکەن غەیبەتی مسلمانان ئەکەن بوختیان بۆ مسلمانان هەڵەبەسن ئەمانە بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ حاڵیان خراپە یعنی ئەمانە بەس ئیمانیان بە زمان هێناوە
خۆشتان ئەزانن ئیمان بەس بە زمان حەساو نییە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ناچێتە بەهەشتەوە کەسێک کە دزمانی لە نێوانی مسلمانانە بکە. لا يدخل الجنة نەمام، لە ڕیوایەتێکی ترا فەرمێ قەتات، نەمام و قەتات ئەو کەسانن کە دوزمانی ئەکەن، کە قسەی ئەم ئەهێنن بۆ ئەو، قسەی ئەو ئەهێنن بۆ ئەم، و ئاژاوە و کێشە و تەفریقە و دووبەرەکی لە نێوانی مسلمانانە ئەنەنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ لە جوانی ئەم دینە من حسن ئیسلامی المرء، لە جوانی ئیسلامەتی هەر یەکێک لە ئێمە ئەوەیە کە تەدەخل لە شتێکانەکەن پەیوەندی بە ئێمەوە نییە. ئایا ئێمە واین چەندێ تەدەخل لە کاروباری خەڵکاکەین؟ کابرایەک بەڕێی خۆیان بە شوێنێکە ئەڕوا یەکسەر تو پرسیاری ئەوەی لەکەی هەدوای چۆن و باشی بۆ کوێ ڕۆی؟ کاکە تو قچێ بۆ کوێ ڕۆ؟ دەبیری لێ بکەرەوە لەوە چەند کێشە دروستە بێ. خۆ هەموو کەسێ ناتوانێت وەڵامت باتەوە، زوانت ببڕێیان زوانت ببەسێ، بە شێوەیەک وەڵام تەداتەوە نازانێ بۆ خۆی تۆ ئەسرارێک و نهێنیەکی ئەو کەشفە ئەزانی، دوای ئەوە کەشفەکەی لە لای خەڵکی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثی ترا کە ئەمانە هەمووی حەدیثی صحیحن، پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ جاری وهەیە ئینسان یەک وشە لە زمانی دەرئەچێ، وشەکە ناشەرعیە، یعنی خوا پێی ناخۆشە، ئەم وشەیە کە لە زمانی دەرەچێ 70 ساڵ فڕێدا تا ئاگری جەهەنەمەوە. یەک قسە، ئەلەو قسانەی کەوا ئێستا وەکو نمونە بۆتانم هێنایەوە،